لە ستۆکۆڵمەوە دکتۆر ئیدریس ئەحمەدی لەگەڵمە مامۆستای زانکۆ لە سوێد هەروە شارەزای سیاسەتی نێودەوڵەتی دکتۆر ئیدریس ئەحمەدی ئەمڕۆ بەیانی توێژینەوەیەکم دەخوێندەوە لەسەر ڕۆڵی تورکیا لەو ناکۆکیانەی کە ئێستا هەن یان ئەو قەیرانەی کە هەیە لە نێوان رووسیا و وڵاتانی ڕۆژاوایی لەوێدا باسی ئەوە دەکرا کە رووسیا ڕۆژ بە ڕۆژ گۆشەگیرتر دەبێت تورکیا ڕۆڵی زیاتر دەبێت چونکە تاکە شوێنە کە هێشتا رووسیا دەتوانێت پشتی پێ ببەستێ لەو قەیرانەی کە تووشی بووە و وا دەکات لە گۆشەگیری دەرچێت مادام رووسیا وا گۆشەگیر بوو بێ وا لاواز بوو بێ بۆچی سوێد هێندە پەلەیەتی کە هێشتا ببێ بە ئەندامی ناتۆ بۆچی وا پەلە دەکرێت؟ ئەوە پرسیارێکی بەجێیە. من پێم وایە کە چەندین هۆکاری هەیە. یەکێکیان ئەوەی کە سوید لە دوای کۆتایی هاتنی شەڕی سارد بەدواوە تقریباً دەتوانین پاراستنی وڵاتیان هێندە کەم کردەوە کە سەرۆکی کۆی هێزەکانی سوید لە ساڵی 2014 دوای ئەوەی کە رووسیا هێرشی برد بۆ دوورگەی کریم کوتی ئێمە هەفتەیەک زیاتر ناتوانین سوید بپارێزین. کەوابوو سوید بەڕاستی پێویستی بەوەیە کە یان پاراستنی خۆی بەهێز بکاتەوە کەەوە خەرجێکی زۆری دەوێت یان ئەوەی کە ببێ بە ئەندام لە ناتۆدا. هەروەها مەسائلی نێوخۆییش بێگومان لێرەدا دەور دەگێڕن، بەڵام لەو وەک لە پرسیارەکەی ئێوەدا هات لە بەرچاوگرتنی ئەوەی کە رووسیا لە ئوکراین ئێستا گیری کردووەوە لە ڕووی دیپلۆماسیەوە و لە سیاسیەوە بڵێن لە پراوێزخراوە ڕەنگ بێ ئەو گرنگیەی جارانی نەما بێ، بەڵام پرۆسەیە کە دەستی پێ کردووەوە ڕاگرتنەکەی بە بۆچوونی من هێندێک هەزینەی نێوخۆیی سیاسی دەبێەوە، بۆیە لەسەر ئەم مەسەلە ئاوا شێرگیرانە دەڕۆنە پێشێ. باشە. سەرۆکوەزیرانی سوێد ئەم هەفتەیە لە تورکیا بوو، بینیمان ئەردۆغانی بینی مەراسیمێکیشی بۆ سازکرا کەمێک پێشەستا بینیمان، بەڵام ئەوەی کە لە پرۆتۆکۆڵ دەخوێنراوە و پرۆتۆکۆڵی کە جێبەجێ کرا هێنانی بەرامبەر ئاڵای تورکیا کە لەگەڵ ئەردۆغان سەری بۆ نزم دەکەن. دواتر لە پرس کۆنفرانسەکەدا سەرۆکوەزیرانی سوێد کە من گوێم لە ئینگلیزیەکەی بۆ ئینگلیزیەکی زۆر باش دەزانێت کەچی لەوێ کاغەزی دەرهێنا بوو، زۆریش هەڵی دەکرد بە پێداگیریەوە باسی ئەوەی دەکرد کە چۆن نیگەرانیەکانی تورکیا تێدەگەن و چۆنیش ناوی پەکەکەی وەکو تیرۆریست چەند جارێکێنا لە دەربڕینەکانیدا. ئەمە شتێکی زۆر نوێیە، هەڵوێستێکی زۆر تونترە لەوەی کە پێشتر سوسیال دموکراتەکان پیشانیان داوایە. ئەگەر سوسیال دموکراتەکانیش لەسەر حکمبان ئێستا دەبواە هەمان هەڵوێستیان بەرامبەر ئەردۆغان لە نێو تورکیا هەبێ. ئەوەی کە گۆڕاوە لەم پەیوەندیەدا ئەوەیە کە ئەم حکوومەتە نوێی سوید بە شێوەیەکی زۆر ڕوون فاسڵەی گرتووە لەگەڵ پەیەدە و یەپەگا، چونکە بۆ خۆتان ئاگادارن تورکیە تەنها داخوازی ئەوە نییە کە سوید بربەست پێک بێنێ بۆ چالاکیەکانی پێکاکا لە سوید و لە فینلەند، هەروەها پێی وایە کە پەیەدە و یەپەگە لە ڕاستیدا دوو شاخەن لە پێکاکا و بەو هۆیەوە تورکیە زۆری بۆ گرنگە کە فشار بێنێت بۆ ئەم وڵاتانە کە هەموو پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو دوورێکراوە ببڕن و تەنانەت ئەوانیش بە تێرۆریست لە قەڵەم بدەن. جا لەو پەیوەندیەدا من پێم وایە کە احتمالی زۆرە ئەگەر سوسیال دموکراتەکانیش لەسەر کاربایان بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە مەسەلەی ناتۆ هەم بۆ بە مەسلەیەکی استراتیژیک کە بەندە بە ئاسایشی نەتەوەی سویدەوە و هەروەها بۆ بە مەسلەیەکی نێوخۆیی احتمالی زۆرە ڕەنگ بە هەندێک جیاکاریەوە لە شێوەی دەربڕیندا، بەڵام حکوومەتی سوسیال دموکراتیش ئەگەر هەڵبژێردرابێتەوە ئەوانیش عینی سیاسەتیان دەبرنە پێش. زۆر باشە، باسی پێدە و یەپەگەت کرد. گوێم لە بەرپرسێکی ڕۆژاوای کوردستان بوو لە تەلەڤیزۆنی سوێدی قسەی دەکرد، دەیگوت ئەگەر ئەوان و دوورکەونەوە خۆیان لە ئێمە دوور بگرن کاتە ئێمەش سوێدیە داعشەکانیان بۆ دنێرینەوە کە ئێستا لای ئێمە زیندانینە. ئەمە دەنگدانەوەی هەبوو لە نێو کۆمەڵگای سوێدی هەروە لە نێوەندە ئەکادمی و سیاسەکان لەوێ چۆن باسی دەکرێت وەکو مەترسی دەبیندرێت؟
نا وەکو مەترسی نابیندرێت و من ئەوەشی لێ زیاد بکەم پێم وابێ ئەو لێدوانێکی ژیرانە نەبوو چونکە احتمالی زۆرە ئەگەر بێت و سوید ببێ بە ئەندام لە ناتۆ ئەوجا ئەوەندە گوێڕایەڵی داخوازیەکانی تورکیا نەبن لایەنی کوردی بە بۆچوونی من دەبووە بە شێوەیەکی دیکە لێرەدا هەڵسوکەوتی کردبایە لەلایەکی دیکەوە ئەوە مەسلەیەکی پراکتیکیە سویدیەکان دەزانن کە ئەوەی لە ڕۆژاوا پێی دەگوترێت خۆسەری دموکراتیک یاکەی حکوومەتی خۆسەری کوردی ناتوانن لە ڕووی عملیەوە ئەو کەسانە بنێرنەوە بۆ سوید بۆیە لێرە لە سوید بەڕاستی بە هێند نەگیراوە و بەلپێی لێکدانەوەی من تەنها زەرەری هەبووە بۆ کوردەکان ئەو جۆرە لێکدانانەوە ئەو ببوورە ئەو جۆرە ئەوەی کە بەڵ ئەو جۆرە لێدوانانە سەرۆک وەزیرانی سوێد باسی ئەوەی کرد کە هەندێک کێشە یاسایی هەن بربەستی یاسایی هەن کە تاوەکو کۆتایی ساڵ ڕەنگە لا بچن بۆی داواکارەکانی تورکیا جێبەجێ بکرێن ئەمە بەو مانایە کە سوێد بەڕاستی 73 کەس ڕادستی تورکیا دەکاتەوە کە بەشێکی زۆریان کوردن یان ئەوەی کە دیارە یاساکە شتێکی دیکەیە کە بڕیار وایە دەربچێت کاکە هێمن سەرۆک وەزیرانی سوید هەر کە گەڕایەوە ستۆکۆڵم کە ئەو مەسلەیان لەگەڵ مەطرح کرد ڕوونی کردەوە کە ئەگەر کارێکی وا بکردێت لە چوارچەوەی قانونی سویددا دەکرێت ڕاستە دەتوانن یاسایەکی لەو بابەتە پەسەند بکەن ئەلبەتە پێشتریش هەر یاسایەک هەیە کە بە گوێرەی ئەو یاسایە قەدەغەیە کە دانیشتوانی سوید بە هیچ شێوەیەک نابێت بڵێن ئەندام بن لە ڕێکخراوی تەرۆریستی یاکە یارمەتیدەری ڕێکخراوی تەرۆریستی بن ڕەنگ بێ ئەو قانونە بەکاربرن بۆ ئەوەی کە هێندێک ڕێکخراو لە داهاتوودا ئەوەندەی دیکە سنووردار بکەن بەڵام دەبێ ئەوەی لە بەرچاو بگرین کە هەموو ئەو کەیسانە یانە کەیسی ڕادەستکردنی ئەو کەسانەی کە تورکیا داوایان دەکا دەبێت بچێتە بەردەست دادگای باڵای سوید و دادگای باڵای سوید تا ئێستا چەندین کەیسی لەو بابەتەی ڕەت کردووەتەوە بۆیە من لەو پەیوەندیەشدا لە ڕاستیدا پێم وانییە کە ژمارەیەکی زۆر لەو کەسانە ڕادەستی تورکیا بکرێنەوە حەلی دیکەش بۆ ئەو مەسەلە هەیە وەبیشەوەیە کە قەنەعەت بە هێندێک وڵاتی دیکەی ئەوروپی بهێنرێت کە هێندێک لەو کوردانەوە هێندێکیشانە بێ ئەلبەتە تورکن کە ئەردۆغان پێی وایە دەستیان لە کودتای ساڵی 2016 دا بووەوە داوای ڕادەستکردنەوەیان دەکا احتمالی هەیەوانە بنێدرێن بۆ نۆرویژ بۆ هێندێک وڵاتی دیکەوە بەو شێوە ئەو مەسلە لە کۆڵی خۆیان بکەنەوە بەڵام لەسەر ئەوە ڕاوەستاون ئایا بزانن بۆ هەڵبژاردننی هاوینی داهاتوو لە تورکیەدا ئایا تورکیا یاکە ئەردۆغان لەسەر مەسلە پێداگیری دەکات یانەوەی کە دوای هەڵبژاردنە مەسلەیەدی کۆتایی پێدێت یا دەبڕدرێتەوە زۆر باشە باسی سوسیال دموکراتەکانمان کرد گوتت ئەگەر ئەوانی ژێستان لەسەر حکم بوونە ڕەنگە هەرو بڕیارانەیاندا بە کە و حکوومەتە ئێستا دەیدات پێش یان لە ڕۆژی هەڵبژاردننی یا ڕۆژی پێش هەڵبژاردن سەرۆک وەزیرانی سوێد کە کات لە سوسیال دموکراتەکان بوو بە ڕووداوی گوت تا من سەرۆک وەزیران بەم کەس نانێردرێتەوە زۆریش لە بەرپرسانی ئەو کاتی سوسیال دموکراتەکان پێداگیریان دەکرد کە هیچ شتێک ئەوەی کە گوتراوە جێبەجێ ناکرێت مەترسی واجددینی لەسەر کوردی دانیشتووی سوێد دەمەوێت زۆرتر لەوە تێبگەم کە بۆچی پێت وایە سوسیال دموکراتەکانیش لەسەر حکمبان هەر ئەمە دەبوو کە ئێستا هەیە دەزانی کاکە هێمن لە زانستی سیاسیدا قسەیەک هەیە دەڵێ لەکوێ دانیشتووی شوێنی دانیشتەکەت هەڵوێستیشت دیاری دەکا وەختێک کە ماگدەلێنا ئاندرسۆن ئەو کاتە ئەو قسەیە کرد ئەمن لە بەرنامەی جەنابتا بەشدار بووم بە بۆچوونی من ئەوە زۆرتر ڕووی لە دەنگدەرانی کورد بوو لە سوید ماگدەلێنا ئاندرسۆن زۆری پەرۆژ بوو کە دەنگی ئەو کوردانە بۆ حیزبەکەی خۆی مسۆگەر بکە بەڵام ئێستا کە لە ئۆپۆزیسیۆندان و ڕەخنە لەم حکوومەتی ئێستا دەگرن بە بۆچوونی من ئەوەش هەر دەبێ لە دیدێکی سیاسیەوە چاوی لێ بکەن دەنا دیسان دووپاتی دەکەمەوە ئەوان ئەگەر توانی باەتیان ئەم هەڵبژاردنە ببنەوە حکوومەتیان پێکێنابایە لەسەر مەسلەی بە ئەندامکردنی سوید لە ناتۆ ئاوا شێلگیرانە دەچوونە پێشێ
کەواتە لەگەڵ ئەرگومنتێش دانی کە دەڵێن ئێستا لە نێو حکوومەتی سوێددا دۆستی کورد کەم بوون، دۆستی کورد ماون هێشتا لە نێو بڵین دەسەڵاتی سوێدیدا. من پێم خۆشە ئەگەر ئیجازەم پێ بدەیت با ئەوەی لێ زیاد بکەم کە من پێم وایە کە تورکیا 3 هەدەفی هەیە لە ئەم زەختانەی کە بۆ سویدی دێنێ. یەکێکیان بێگومانەوەیە کە سوید و تاڕادەیەکیش فینلەند پێناسەی تورکیا لە تێرۆریزم قبول بکەن. دوو وەکو لە بەرنامەکە ئێوەشدا هاتووە هێندێک کەس ڕادستی تورکیا بکرێنەوە و سێهمینیان کە لە هیچ لێکدانەوە و لە هیچ باسێکدا تا ئێستا باسی نەکراوە بە بۆچوونی من تورکیا دەیهەوێت لە ڕێگای ئەم مەسەلەیەوە زەمینە بخڵقێنێ بۆ ئەوەی کە لەمە بەدوا لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی لە سوید و لە فینلەند بە هیچ شێوەیەک دۆستایەتی کورد یاکەی یارمەتی کورد نەکردرێت، تەنانەت کوردی بەشەکانی دیکەش. ئەمە ئەگەر ئیجازەم دەی هەر لەو پەیوەندیدا باسیەوە بکەم کە ڕۆژنامەیەکی سویدی هەیە کە نزیکە لەو حزبەی کە ئێستا حکوومەتی بەدەستەوەیە لە سوید و من پێشتر چەندین بابەتم بۆ ناردوون لەسەر کوردستان، هەموو بابەتەکانی منیان بڵاو کردەوە، بەڵام ئەم جارە بابەتێکم نارد لەسەر خۆ پێشاندانەکان لە ئێران. هێندێک باسی مەسەلەی کوردم لەوێ کردبوو نە زۆر بەبێ تەوزیحات پیان کوتم کە بڵاوی ناکەینەوە. کەوابوو لە ڕاستیدا ئەم مەسەلەیە من پێم وابێ کە نەتەنها بزوتنەوەی باکووری کوردستان یا کوردستانی تورکیا کوردستانی سووریا دەگرێتەوە، بەڵکو خەتەرێکە لەسەر بەرژەوەندی کورد بەگشتی لە وڵاتی سوید. کەواتە وەکو دەڵێ ئامانجی سێم تا ڕادەیەک خەریکەوە دیدێ دیاسپۆرای کوردی لە سوید دیاسپۆرایەکی گەورەیە کاریگەرە لە ماوە ڕابردوودا ئێمەش لێ بووین بینیمان کە دیاسپۆرایەکی گەورەیە بەڕاستی. ئەو دیاسپۆرا چی پێ دەکرێت؟ چۆن دەتوانێت هێڵ ئێمە ڕوو بدات کە پشتیوانی کورد نەکرێت کە گوشار دروست بکرێت لەسەر حکوومەتی سوید یان بە شێوەیەک حساب بۆ مافی کورد و بۆ پەیوەندی دروستکردن لەگەڵ کورد نەکرێت لە ستۆکۆڵم؟ بە بۆچوونی من لە نێوان پاراستنی بەرژەوەندی ئاسایشی سوید و پشتیوانی کوردنی کورد سویدیەکان بە حکوومەت و بەلایەنەکانی دیکەوە تەبیعەتەن ئەولەویەت دەدەن بە ئاسایشی نەتەوەی خۆیان و من پێم وابێت تاراوگەی کوردی شتێکی ئەو تۆی پێ ناکردرێ هەتاکو ئەم پرۆسەیە بە کۆتایی نێت. لەم پەیوەندیدا من پێم خۆشە ئاماژە بەوە بدەم کە لۆبی ئەرمەنیەکان لە ئەمریکا بۆ ساڵانێکی زۆر توانیان قەنەعەت بە حکوومەتی ئەمریکا یا حکوومەتەکانی ئەمریکا بێنن کە پشتیوانی ئەرمەنستان بێت لەو ململانەیە کە لە نێوان تورکیا و ئەرمەنستاندا بوو. بەڵام دوای 11 سپتامبەر بە لە بەرچاوگرتنی گرنگیبوونی تورکیا بە هیچ شێوەیەک لۆبی ئەرمەنی نەیتوانی ئەو تەسیرەی یاکە ئەو باندۆڕەی کە پێشتر هەیبوو لەسەر سیاسەتی ئەمریکا هەیبێ و عینی شت ئێستا ئێمە لە سوید دەیبینین. ئەلبەتە بەو جیاوازیەوە کە بەڕاستی ئەمن پێشتریش لە بەرنامەی جەنابتا ئاماژەم پێداوە پێم وابێت جۆرێک لە زێدەڕۆیی یا ئێغراق دەکردرێت سەبارەت بە تەسیری یاکەی باندۆری دیاسپۆرای کوردی لە سوید لەسەر سیاسەتی سوید. ئەو بۆ معنا نییە کە کوردەکان دۆستیان نییە، دۆستیان هەیە، بەڵام ئێستا بە لە بەرچاوگرتنی گرنگی بوونی مەسلەی ئەندامەتی لە ناتۆوە ئەو زەختانەی کە تورکیا دەیخاتە سەر وڵاتی سوید، دۆستەکانی کوردیش ئێستا بە جۆرێک لە جۆرەکان یا بێدەنگن یا خۆیان لە مەسلەی کورد و پشتیوانیکردنی مەسلەی کورد دوور دەگرن، هەتاکو تەبیعەتەن مەسلەی ئەندامبوونی سوید یەکلا دەبێتەوە. باشە، زۆر سپاس دەکەم دکتۆر ئیدریس ئەحمەدی، مامۆستای زانکۆ شارەزای کاروباری نێودەوڵەتی کە لە ستۆکهۆڵمەوە لەگەڵمان بووی.